پەیمانم داوە بەم کوردستانە بە خاک و خۆڵی ئەم نیشتمانە. ئەوە 83 بوو لە گرتنی بێتواتە دوای ئازادکردنی بێتواتە ئیتر دادەهێرەوەها ئەوە دۆڵە ڕقەیە ئەم دیوی زینی وەرتەیە پێم وایە ئەوم دەی بەردانگایە لە ئەو دۆڵە ڕقە شوێنێکەیە ئەم دیوی زینی وەرتەیە ئەوە دەی بەردانگایە لای دۆڵە ڕقە و تر سەرکەبکان و ئەوە ئەو خەڵەف عەلی ناسراو بە پشکۆ لەو یادگارێنە دەڕوانێتەوە کە بەر لە 38 ساڵ لە ئێستا تۆمار کراوە. مێژووی خەباتی پێشمەرگە دەگێڕێتەوە. ئێستا هێز و توانای جارانی نەماوە و بەشێک لە هاوڕەکانی شیشەید بوو بۆیە کە سەیری وێنەکان دەکاتەوە خوڵپی گریان دای دەگرێت. من ساڵی 80 پەیوەندیم کردووە بە ڕێخستەکانی ئەو کاتە کۆمەڵە هەبوو زیاتر لە من 82 کە چوومە دەرەوە لە 57 بووم و ئەو ڕووبایی کە هەموو کاتێ شانازی پێواکەین کە یەکەم جار شەید حەمەڕەش کە بە سەرپەرشتی ئەو ڕبایەکی جیران منی تیا بووم لەو شەڕێ لەو ڕبایەگرتنیە منی تیا بووم کە تا ئێسەش نهێنی ئەو شۆم لەبەرە کە شەید حەمەڕەش داینەوە کە عومەر عەلی بوو. دوایی لە هێزەکانی پشتیوانە لە دیوی ئێرانە دیسان بەشداریم کردووە. دوایی لەسەر داوای خۆمان من و برایەکم کە جەمالی ناوە نقل بووینەوە بۆ بستوێکی کەرکووکی تە هەر لێ بەردەوام بووینە تا ئەنفالەکان. باوکم هەموو جایوت کوڕێ کوڕ من بێ لە سەنگەری شەرەفا کوژرێ لە سەنگەری خیانەتان نابێ بکوژرێ. من کە بریندار بووبووم لیان پرسی بوو تویان خەڵە بریندار بووتی لە کوێی داوە پیاوەڵە لە سەری داوەتی لە دوایان لە پێشەوە وتیان وەڵا لە ناوچوانی داوە دەوتیەوە شەڕکەر بوو قەی ناکە. پێشتر برایشی کێشم هە بریندار بوو هەفتەیە بەرلەوە ئەم لە لای بوو بە حساب تەداوی ئەوانەی بکات و ئەمانە لە زێوێ ئێتر منیش هاتم بەسەرا بریندار بوو. خەڵەف نەخۆش و لەسەر جێگا کەوتووە. خۆی و چوار برا لە یەک کاتدا پێشمەرگە بوون. باوک و دایکیشی لەسەر ئەوان ئاوارە بوون و دواتر گیراون. لەم جۆرە بنەماڵانش زۆرن لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئامانجی سەرەکیان کوردایەتی و ڕزگاربوونی نەتەوەکەیان بووە. هەمیشە من چونکە مناڵتر بووم لەوان هەمیشە کە شتێکە بوو شەڕێکە بوو من ئەچووم بەدەنگەوە دێگی بۆ سۆراغێ بۆ شتێک لەو تەمەنەیە من لە عایلێکی سیاسی گەورە بووم لەسەرەدای 86 ئێمە بە عایلە چووینە دەرەوە کە چووینە دەرەوە من ئەو کاتە دوای داستانی ڕزگاری بوو چووینە شەدەڵە ئەو کاتتر ئێمە پێنج برا بووین من بەتەمەن مناڵ بووم شەید شوان وتی تۆ مناڵیت پێشمەرگایەتی سەختە ساردی و سەرما و گەرما و ئەمانە تۆ ناگونجی وتم چەکم نایەت وتی وتم ئەوە مەڵبەندی یەکە ڕۆم بۆ مەڵبەندی یەک تۆ چەکم لێرە نایەتێت من بە مناڵەزانی ئەڕۆم بۆ مەڵبەندی یەک باوشی پیا کردم وتی تۆ هەر سووری لەسەرەوە وتم بەڵێ باوشی پیا کردم ئەم لاولای ماچ کردمەوە گوشینی بەخۆیەوە کلاشنکۆفێکان نامێ ئەشکیلات کرا من بەر کەرتی دوی شیوە سوور کەوتم وتیان نابێ ئێوە پێنج برا نابێ هەر پێنجتان لە بڵێن لە کەرتێکا بن کە تەشکیلات کرا من بەر کەرتی دوو شیوە سوور کەوتم. خەڵەف عەلی سادە دەژی بەڵام سەربەرزانەیە و خۆی و خێزانەکەی ئەوەیان بۆ دەمێنێتەوە کە ناو و ناوبانگێکی پاک و شۆڕژگێڕانیان هەیە. چاوی لەوەیە یەکێتی زیاتر لە جاران خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات چونکە ئەو سەدانی وەکو ئەو لەم پێناوەدا خەباتیان کردووە. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.